بەڵێ یاسین درۆ دەکا، فواد جەمالیش هەم درۆزنە و هەم چاواشەکانە. بڵێن چۆن لەم ڤیدیۆیەدا هەم قسەکانی یاسین، هەم قسەکانی فواد جەمال و هەم وەڵامێکێ بۆ هەموو ئەوانەی کە دوو ڕۆژە بە بەردەوام هێرش دەکەنە سەر گەنجێکی هەولێری کە بۆتە قوربانی بۆ گۆڕان و جاری دووەمیش دەبێتە قوربانی دەستی گۆڕان. سەرەتا باسی یاسین خدری دەکەین. هاوڕێ یاسین خدر لە ڕاگەیاندنەکان دەرێ من لێم نەدایە، بەڵام برادەرە نزیکەکانی چەند پەرلەمانتارێک ئەو گروپەی لە بەریتانیاینە ئەو فوادە باش دەزانی کۆمەڵە خەڵکی کەش کە دڵنیامە لە وەختی انتخاباتی نییە ئەوە هەریان گرتێ لەو انتخاباتی یاسین، لە انتخاباتی دەنجی یاسینی بڵاو دەکەنەوە دەرێ کوم لێدا باشە، بەڵام ئەوانە هیچ مەوزوع نیە. ئێستا لەکنەمە ئەوانە کێشە نییە، ناگەین انتخاباتی لە انتخاباتیش بەکار نایەتن، بەڵام دڵنیا بە لە انتخاباتی برادەرەکانی خۆت بەکاردەینن، دژی گۆڕان کا عومەر دژینگۆ بەکاردەینن ببینن. جا ئێستا بۆی دوور و درێژ نەکەینەوە، من تۆمارەشی دەنجیم لەلایە نامەی منە لە بۆ یاسینم ناردیە، یاسین جواب دەداتەوە. کەی هێشتا هیچ کەسێک جگە لە من و لە شڤان ئازادی کەس نازانی ئیسماعیل ڕفێندرایە و لێدرایە. ئەو کاتە ئێشتا یەک پۆست بڵاو نەکرایتەوە، من نامەم لۆ ناردیە، لە نامەکەی جواب دەداتەوە. بەیەکەوە تەمەشای نامەکەی دەکەین کە سکرین شۆتە، دواتر دێم ڕوونکردنەوەکی کورد دەدەم لەسەر ئەو قسەی. تەبعاً بشزان هاوڕێیان کۆمەڵک شتی کەشمان لەلایە، بەڵام ناتوانین هەموو شتێک بڵاوکەینەوە. باش نەبوو ئەوەش بڵاوکەینەوە، بەڵام کاکە ئەو هجوومەی لەسەر ئەو گەنجەیە، ئەو هجوومەی لەسەر ئەو ڕەوتەی وەستانەوە دژ بە چەتەکانی کوردایەتی و هەموو شاگردەکانیانە هەموو یەکیان گرتیە. دژی چێ؟ دژی کۆمەڵە خەڵک کە دیفاع لە خەڵکی هەژار دەکەن. با بەیەکەوە جێ بگرین دواتر دەینەوە. ئەمە لاپەڕەی یاسینە، ئەو ژمارەکەیتی دیبێتێکی زۆرمان کردیە، بەڵام من دەگەڕێمەوە سەر چرکەکانی سەرەتای قسەکردنی یاسین. هاوڕێیان ئەم سکرین شۆتێک کە دەیبینن لە بەرچاوتانە نامەی منە لە بۆ یاسین. تەوان پێش نامەش چەند تەلەفۆنەکەم لۆ کرد جوابی نەداوە. دیقەت لە کاتەکە بدەن 1:37 دەقە کەی ئەو ڕۆژەی سێرزدەی، یعنی ئەو شەوەی کە لە ئیسماعیل درایە. باشە نامەی یەکەم کە لۆم ناردیە ئەوە لۆ جواب نادێتەوە بووە ئەو پیاوە. نامەی دووەم گوێبگرم زانت چماوتیە. چی بکەین؟ یاسین ئەوە تو بووە ئەو پیاوە لە خەڵکی بکەین؟ ئەو نوشێنەوەی فێر کردی؟ گۆڕانەوەی فێر کردی؟ لە نەدی و بدیە توی کردە ساحیبی ئەو سەنتەنەتەی تێدا دەژی ئەوە لە خەڵک بکەی؟ ئەوە نوشێنەوەی فێر کردی؟ هەینا پیاو ولو جواب نادەوێ جواب. ئەو هەمومان دیبوونە خەڵک لە بۆ گۆڕان کردی ئەتو چووی هەموو ئەتو بردت ئەجێ ئێستا دێ ئەوە لە خەڵکی دەکەی؟ هەینا پیاو لۆ جواب نادەوێ جواب. خۆ دنیا شەو ڕۆژێک نییە، بڕوات هەبی شەو ڕۆژێک نییە. جواب دۆ جواب. جواب مەدەوە باشە؟ ئەگەر بازی ئەوە زۆر بە قورسی نەدا عاقد بی دەی ئەگەر نێری و پیاویشی وەرە بەلجیکای بەس وەرە ئەوجە دەزانین لێرە چت پێ دەکرێ دەوەرە دەی ئەدرێسەکە شلۆ بنێرم با هەموو ئەوانەی لەگەریشتدایە بە هەموویان بێن. دنیا شەو ڕۆژێک نییە، بازی ئەوەی ئەو شۆ کردت زۆر بە قورسی دەدەی. هەینا پیاو وەڵات خیانەتت لە هەموو خەڵکی کرد. نەونە شێرۆمەوەی فێر کردی؟ گۆڕانەوەیە؟ ئەوەی گۆڕان بی پیاوە ترسنۆک نییە، بە عیزی ئیشی ناکە و جوابی تەلەفۆنیش دەداتەوە. بەزە تو هیچیان نی.
هاوڕێیان گرنگی ئەو نامەیەی لەو وەڵامدانەوێ بڕۆن لە هەموو سۆشیال میدیای بگەڕێن بەر لە 1:35 دقەی شەو هیچ کەسێک یەک پۆستی لەسەر لێدانی ئیسماعیلسیان نەکردیە جگە لە من لەگەر کاکشیڤانی کەسکە ئاگادار نییە هەموو یەکەم پۆست کە لەسەر ئیسماعیلی بڵاو کراوە شڤان بڵاوی کردەوە دوای 1:50 دقەیە دوای 1:50 دقە یعنی هیچ کەسێک لەو وەختەی نەبووە بزانی کە لە ئیسماعیل ڕفێنرایە و لێدرایە ئەوجە جوابی منی دایتەوە جوابەکە ئاخر جملەیە لە کەسیشم نەداوە ئەوە گرنگەکەی لێرەیە جوابەکەی ئاوایەوە دەبینن سڵاو برام ئاگام لە هیچ نییە نازان باسی چش دەکەی لە کەسیشم نەداوە جێ لەو قسانەی من بگرن نەمگوتیە لە کەستدایە لۆلێتدایە کوولێتدایە یەکسەر جواب دەداتەوە کەواتە هەر ئەو وەڵامدانەوە کە دەڵێ لە کەسم نەداوە ئەوە یەکلاکەرەوەیە کە لە ئیسماعیلیدایە ئەمە خاڵی یەکەم هاوڕێیان بینیتە لە ڤیدیۆیەکە ڕوونکردنەوەیشدا دووشت لەو ڤیدیۆی زۆر گرینگە کە دەیسەلمێنی یەک بڕۆن تەمەشای هەموو ئەو یەکەم پۆست کە لەسەر لێدان و ڕفاندنی ئیسماعیل بڵاو کرایتەوە شڤان ئازاد بڵاوی کرد ئەو کاتە ئەمە قسەم لەگەر دەکرد لە ڕێگا بوو دەچۆنە خەستەخانەی لەناو سیارەی پۆلیسی دواتر پاش چەند دەقەیەک من دووەم کەس بڵاوم کردەوە دواتر خەڵکیکە بڵاو کرایەوە بینە بەرچاوتان ئەگەر ئەمن بنمونە لە کەسم نەدابی کەسم نەڕفاندوی چۆن کەسێک نامەم لۆ دەنێری تەلەفۆن لۆ دەکەت جواب نادەمەوە کە جوابیش دەدەمەوە لەبەر چ دەرێت لە کەسم نەدایە دووبارەی دەکەمەوە هاوڕێیان هەر هەمووتان بڕۆن بگەڕێنەوە سەر یەکەم پۆست کە لە هەواڵی بڵاوکردنەوەی لێدان لە ئیسماعیل درایە شڤان بڵاوی کردەوە شڤان ئازاد دووەم کەس ئەمن بڵاوم کردەوە بزانە سعات چەند بووە تەمەشای سعاتەکانی ناو ڤیدیۆیەکەش بکە دووبارەی کۆ بڕۆ سەری ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم هاوڕێیان تەمەشای ڤیدیۆیەکانی یاسینی بکەن ئەسل و ئەساسی نیە من کەس ئەمە هەر ئەستەن ئەوانەی کە باسییان کردو لە سۆشیال میدیام دیوە هەر ئەستەن پێم عیبە ئەو وشانە ئەو شتانە دووبارەکەمەوە کە ئەوان دەیکەن من یاسین یعنی تەماشا ئەو ڤیدیۆی پێێنێن بکە لەگەر ئەوەی ڕووداوی لەگەڵ ئەوەی بواری دواتر دێنە سەر بواریش لە ڕۆژەشکە بە تایبەت باسییان دەکەین لە چێ پارەی دێنی کو دەینن چەندیان پارەیە دەسەڵات ینی ملک و ماڵی شخصیان چەندە ئەوە لە ڕۆژەشکە باز دەکەین ئێستانە بڕۆن تەمەشا بکەن و بەراوردیش بکەن لەگەر هەموو ئەو ڤیدیۆیانەی کاکە بەراوردیش نا بڕۆن لە برادەرە نزیکەکانی خۆی بپرسن بزانن یاسین کە قسە دەکە ئاها چاوی دەسوڕێنی ئەها لێرەکە دەرێ فرفڕۆ عینەن وچی کابرای کۆسەتی لێ هاتیە تەمەشای چاوی بکە تەمەشای دەوی بکە دوو یاسین بە خۆی دەرێتن ئەمن ئەو گەنجە برادەرمە ئیسماعیل برادەرمە بە گولەش لێم بداتن ئێلە کێنێن دەرێ من هەناشی ناس کوڕای فیتە زەلە حەی بە درۆ دەکەی هەتا کەنجی بە هەر حاڵ ئەمە ئەوەندە کافی دەکەین لەسەر یاسینی
لەبەرەوەی کۆمەڵک شتیت کە لە لایمە هەیە کە بەڕاستی گونجاونی لە ئێستا بڵاوکەینەوە لەبەرەوەی پرۆسەکە لە دادگایە. ئەمە واز لە یاسین دەینی. ئێستا دێنە سەر کاک فوادی. تەبان هاوڕێیان فواد لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسێکی زۆر نەنمونیانە، بەڵام لە ڕووی سیاسیەوە کەسێکی زۆر هەڵپەرستە، ئامادەیە بەسەر پشتی برادەری خۆی بکەوی بەس لۆی خۆی بیستە پێش. ئەمن لە گۆڕان بوومە بەرپرسی ئەنجومەنی بەلجیکا بوومە بە چاوی خۆم بینیت کۆنفرانسمان لەو بەلجیکایە بوو چۆن خەریب کۆنفرانسەکە تێک دەچی ناتمە سەر وردەکاریەکەی، بەڵام ئێستا وردە باسییان دەکەم. طبعاً لە خاڵی هەرە سەرەتا فواد دەڵێ وەڵام ناڕەزایەتیمان کردووە بەرامبەر یەکێتی، بەرامبەر پارتی، بەرامبەر نووسگەی حکوومەتی هەرێم، بەڵام ڕۆژە لە ڕۆژان دەستمان نەبردووە بۆ کۆمەڵێک شت کە لە داب و نەریت و نازان کۆمەڵشتی ئێمە ئەوە نیە ڕێگەپێدراو نەبوو. کاک تو قادر ئەوە لێگەڕێن بەس بەداخەوە سەرنجەت درست. هاوڕێیان جێتان لە هەمومان دوێنێ شەو جێمان لە گفتوگۆکەی کاک قادر و کاک فواد گرت سەعاتێک و 4 دەقەیە. بۆ ئەوانەی نیان دیتە لە کۆمێندا هەیە دەتوانن بە وردی بستنە سەری، بەڵام من لەم ڤیددیۆیە ئەو بەشەم دەرینایە کە درۆیەکانە، چکە ناکرێت سەعاتێک و 4 دەقە قسە لەسەر ئەو هەموو قسانە بکەوە، بەڵام من چەند بەشێکم دەریناوە کە بەشێکیان پەیوەستە بە منەوە و بەشێکیان ئەمن دەتوان بە درۆی بخەمەوە. خاڵی یەکەم جێتان لێبوو لەگە کاک قادری دەرێ هیچ شتێکمان نەکردیە کە لە دابوونەریتیمە نەگونجێ. کاک قادر لە ڤیددیۆەکەی پێی دەرێ ڕاست نییە، بەڵام ئەم لێرە پێی دەرێم درۆی دەکەی وانە هەر ئەمە نەبووین، ئەمن گۆڕان نەبووم لە بەلجیکای چووم لەگەر نەوزاد هادی کردم. ئێستا عەیبێ ئەگەنا نامەی ژووری ڕەوەندی کوردی و ئارازوەلی و ئەو کوڕیت کە ناوەکەیم لەو دەمەی لە بیچووە ئەو کوڕی هۆڵەندای ئارازوەلی بەرپرسی ژووری ڕەوەندی کوردی و دەستخۆشیم لێ دەکەن، مەعامیم لۆ دەگرن. ئەو بانە و دوهایە لە چییە؟ ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم هاوڕێیان هەر برادەرەکانی مەبوون ئەو دەمای من گۆڕان بووم، کاک فوادیش ئێستا شەر گۆڕانە گەلەک نەمن ئێستا عەیبەیە گۆڕان بوون. برادەرەکانمان لە ئەڵمانیای زاگرۆس، ئەو کونجرینی کۆمەڵک برادێکە برای زاگرۆس چوو بە سەد سەیارە ئەی هاوار 100 تفیان بە نێچیر و قوبادیدا کرد. ئەی لۆ دەماینەت دەگۆ عەیبەیە، لۆ نەت دەگۆ لە دابوونەریتیمە ناگونجێ، شەرم ناکەی؟ عەیب ناکەی؟ عەیبە کە شتێک ئەلتو هەبی. یعنی ئێستا ئەو نەوشێوان زیندی وایە کاک فواد چی لێ دەکردی بە بڕوای تو؟ هێشتا بەرنامەکە تەواو نەبوو لە ڕوودا و یەکسەر دەگە بڕۆمارە دەی بڵم کاکە گۆڕان نمایە. بە هەر ئا لەو نوقتەیە کاک فواد داوای لێبوردن دەکەم، بەڵام درۆت فەرموو بەڵێ ئەوە لە دابوونەریتی گۆڕان هەبوو هەشە وە شەق لێدانەکەش ئێستا باسی دەکەم. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هاوڕێیان دووبارە دەگەڕێمەوە سەرخۆم هاوڕێیان ساڵی 2010 کە چاڵاچیم لەگەر دژی نەوزاد هادی کرد ئەو فوادە لەبەرەوەی درۆی کردیە لۆیە مەجبورم بێم سکرین شۆتەکەی دابنێمەوە. ئێستا لە پاشەوەی سکرین شۆتەکەی دادنێمەوە. ئەو فوادە بە خۆی دەرێ با بچین لێیان بدەینەوە، نەک ئەوەی دێتن پشتگیریم دەکا داوای ئەوەی دەکە بچی بەسەریشیان دادەینەوە. بەیەکەوە تەماشای ئەو سکرین شۆتەی دەکەین دواتر دێمەوە قسە. ئەوە ئەکاونتی شخصی کاک فوادیە، فواد جەمال. ئێستا دەچینە سەر بەشی نامەکانی. هاوڕێیان تەمەشا بکەم 24 فێبریوەری 2018 ساعت 16:42 ئەو تاریخە زۆر گرنگە تکایە ئەوە بە ئەساس وەرگرت.
کاکفوات دیارە پێشتر تەلەفۆنی لۆ من کردیە وەکو دەبینن 23 مانگ 23 مانگ تەلەفۆنی لۆ من کردیە کە کاتم نەبۆ جا بدەمەوە وەڵامەکەم بەو شێوازە بوو. سڵاو و کاکفوات ببورن تێلت کردبوو نەمتانی لە کاتی خۆی وەڵامت بدەمەوە. ئەوە جوابی کاکفواتیە. سڵاو من ویستم لەسەر ئەو مۆزوعی خۆت قسەت لەگەڵم چیمان پێدەکرێ بیکەین. چەند هەڵسوڕاوێک وتیان دەچین بۆ بەلجیکە ئەوانەی پەلاماریان دایت پەلاماری بدەینەوە. ئەوە زۆر گرینگە پەلاماریان بدەینەوە. ئەمن وەڵام دایتەوە زۆر سوپاس کاکفوات پارێزەرم گرتووە. ئەمن وەڵام دایتەوە زۆر سوپاس کاکفوات پارێزەرم گرتووە ئێستش چاوەڕوانی دادگەین. ئەوە شتێکی زۆر خراپە لە ئێستادا. هەرچی بە ئێمە بکرێ لەگەڵدین هەر پێویست بوو ئاگدارم کۆ لە هەڕۆیکەوە. ببینن ئەو جملەیە زۆر گرینگە هاوڕێ کە دەڵێتن چەند هەڵسوڕاوێک دەچین بۆ بەلجیکە ئەوانەی پەلاماریان دایت پەلاماریان بدەینەوە. لەبەرەوەی مە بڕوامان بە سیستەمی کردار و پەرچە کردار نییە لەبەرەوەی بڕوامان بە سیستەمی عەشایری و تۆڵەکردنەوەی شەخسی نییە لەبەرەوەی هیچ شەخسیمان لەگە کەس نییە ئەوەی دەیکرد لە پێناو خەڵکە بەو شێوە وەڵاممان دایتەوە. من پارێزەرم گرتۆ ئێستا چاوەڕوانی ڕۆژی دادگەین. ئەمە شتێکی خراپە لە ئێستا. هاوڕێیان سکرین ڤیدیۆیەکەی ساڵی 2010 کاکفواتان بینی. تەبان ئەگەر فوات درۆی نەکردبایە لە گفتوگۆیەکەی لەگە کاکقادری ئەمن ئەو سکرین شۆت ڤیدیۆیم نەداکرد. هەروەکو چۆن ئەو سکرین ڤیدیۆیە بڵاو ناکەمەوە کە کاتی خۆی ژووری ڕەوەندی کوردی کە بەرپرسی ژووری ڕەوەندی کوردی کاگاراز وەلی بوو نامە لە بۆ من دەنێری نەک دیفاعم لێ دەکەن پارێزەرم لۆ دەگرن. کاتی خۆی وەڵام دایتەوە زۆر سپاس من شتەکان بە یاسایی دەکەم و پارێزەر ئەوانە. بەڵام فوات دێ لە 2023 دەڵێ ئێمە بڕوامان پێ نییە کە من بە بەڵگەلۆم سەلمادم ئەو نەکرد بڕوای پێ نییە بڕوای بە تۆڵەکردنەوە شەیە. کاک فوات ئەوە ئێمەی نەخاوەن بەرنامەینە ئەگەر نازانی بە ئەمن لۆت شەڕەکەم. ئێمە بڕوامان بە سیستەمی عەشایری نییە بڕوامان بە تۆڵەکردنەوەش نییە لەبەر ئەوەی ئێمە هیچی عەشایری و ڕقی شەخسیمان لە کەس نییە. بەڵام ئامادەینە بە دوو هەر کەسە چ بکەین کە خیانەتی لە خەڵکی کوردستان کردبی. ئەوە ئەتووی لە 2023 دێسە تەلەڤیزیۆنی درۆ دەکەی. ئەو ڕێبازەی ئێمە بڕوامان پێە ڕێبازی غاندیە ڕێبازی نۆ ڤیۆلەنس ئەگەر نازانی ڕێبازی بەکارنەهێنانی هێز. جا هاوڕێیان فواد و کۆمەڵە خەڵکی کەشکەم نامێنایان بینن چکە تاقەتی وەمان نییە جاوی هەموو خەڵکەی بدەینەوە. لەبەرەوەی ئێستا ئێمە شەڕ لەگەر پارتی یەکێتی گۆڕان نەوەی نوێ کورە یەک جێیشی قەڵەمفرۆش هەمووی کۆمەڵە خەڵکن کە بڕوایان بە یاسا و ڕێساکانی ئەوروپا هەیە لەناو یاسا و ڕێساکانی ئەوروپاش هێلکە هاویشتن مافە ماف تێدەگان ماف. نمونەتان لۆ بینمەوە بەلجیکا ئەوە کە من لێ دەژیم ئەو هەریتانیای فواد لێ دەژی 6 مانگی 12 باشە لینکەکەی لە ڤیدیۆدا دێم The Guardian بڵاوی کردەوە هێلکە لە پاشای دەدرێ پاشا گرنگتریان یاسینە گۆلچێ کیانیان گرنگترە پاشای بەریتانیا لەو فەڕەنسایی زۆر شوێنی تر کە من نامەوێ بینەوە بەڵام ئەوە دوو کاکفوات یعنی عیبە ئینسان لە 2023 بێ پشت لەو مێژووی خۆی بکاتەوە درۆ بکە ئەگەر ڕاست نییە درۆ بکاتن یعنی ئەوە گۆڕان ئاوایە. من ئەوە وازێ دەینین دەچینە سەر درۆیچکێ کاکفواتی جێ لە قسەی کاک قادر دەگرین لەگەر کاکفواتی و ئەو ڤیدیۆی ڕووداویشمان لە بەدەستە کە کاکفوات دەرێتن
راپۆرتی پزیشکیمان لەبەردەستە لەو ڤیددیۆش کە لە کاقادریوە دەرێت دەقەی یەکەم دەرێت لە دەستمە دوای ئاشای لێ دەکەم جێ لە ڤیددیۆیەکی کاقادری دەگرین ئەو جەدەینەوە سەر بابەتە ئەسڵەکەی خۆمان ئەوە تەقریری ئەو نەخۆشخانەیەت بۆ دێنین کە کاک ئیسماعیلی تیاخۆ باشە ئەوە تەقریری ئەو نەخۆشخانەیەت بۆ دێنین کە کاک ئیسماعیلی تیاخۆ باشە ئەوە تەقریری ئەو نەخۆشخانەیەت بۆ دێنین کە کاک ئیسماعیلی تیاخۆ هاوڕێیان جێتان لە قسەکانی کاقادر و کاکفوادی بوو ینی سێشت لەم بەشەی قسەکردنی نێوانیان لەسەر مەسەلەی تەقریر توبی لە بۆ من زۆر گرنگە خاڵی یەکەم ئەوەیە ئەو کاکفوادە لە ڕوودا و هەموو خەڵکی چاواشە کرد تەقریر توبی هەیە کاکە ئەو کابرای هیچ لێ نەهاتیە وا خەڵکی چاواشە کرد وە دەزانی کەس نازانی لە دنیای تەکنەلۆجیای درۆی لێسپی بکاتەوە جا هەر لە خاڵی یەکەمدا جێ لە 6 چرکەی یەکەم بگرن کە لە ناو لایڤە سعاتیەکەی دەرمینە دواتر ئەویش هە لە کۆمنت هەیە بڕۆن ببینن هەمووی جێ لێ بگرن دەرێ تەقریر توبیمان هەیە سێجا لە سێک دووبارەم کردەوە نییە درۆیە تەقریر توبی بەو دەقەی ئێستاش ئەمە قسەی دەکەین نا من نە کاقادر ناو برادەرەی تەرجەمەی کرد و نا کاک ئیسماعیل نە هەموو گۆڕانەکانیش بە کاکفادیشۆ نەیدیتیە خاڵی یەکەم خاڵی دووەم ئەزانی چییە بەڵێ باشە من پێش هەموو شتێ بە هەمان شێوە سەرکۆنەی کارەکەی کاک ئیسماعیلی شەکەم کە هێلکەی گوزۆتە کاگیاسین لە تەقریری نەخۆشخانە نەک چەقۆ دەرزێکی پانەکراوە نەک شوێنی نەشکاوە ئازاری ئێسکی نەگەشتووە ڕاستە لێی دراوە کارێکی خراپ کراوە لە تەقریری نەخۆشخانە نەک چەقۆ دەرزێکی پانەکراوە نەک شوێنی نەشکاوە ئازاری ئێسکی نەگەشتووە ڕاستە لێی دراوە کارێکی خراپ کراوە تەقریر توبیەت دیتیە کە باسەکەی لە دەمی خۆیانەوە بیستمە لە دەوی چێ جێ لێ بووە ئەو کەسانی کە لە خەسخانە بوون کاکە منیش دەزانم لە دەوی چێ بووە بەس بۆ زانیاریت ئەو برادرە بەس متەرجم بووە لەوێن دەربووە کە یعنی زۆرم پێسەیرە لەسەر تەلەڤیزیۆنی نوێنەری گۆڕان بازە تەقریر توب دەکات خەڵکی کە دێباس لە کاتێکدا و تەقریر توبەیە تا ئێستا دەرنەچووە تا ئێستا نەکەوتیتە بەردەستی کاک ئیسماعیلی بە ئەوە و برادرە متەرجمە لەوێن دەرە پێیان گوتیە ئەمە بە فەرمی دەدەینە پۆلیسی باشە ئێوە چۆن دەتوانن لە جیاتی پۆلیسی قسە بکەن لە جیاتی خەستەخانە لەسەر تەلەڤیزیۆنیش لێ دوانتدا بە ناوی تەقریری توبی کاک فواد ئەمن ئەزمونم تەقریرت دیوە تۆ بە دەڵێی تەقریری توبی هەیە کە ئەو کوڕە هیچی لێ نەدرایە من پێ دەڵێم دیوتە لەبەردەستدا هەیە چ بە خۆت چەم ئەو خەڵکانەی کە ئەوی دیعاە دەکەن هەڵمێ لەو شتەی تۆ لێدوانتدایە ئەڵێ تەقریری توبی هەیە لە تەلەڤیزیۆنی توبی هەیە دەتوانی ئەو نمونەیە بڵاو بکەوە لە کاتێکدا ئەمن بە ئاشکرا ئەتوانم ئیسماعیلسیان بێنمە ئێرە کە ئەو بەخۆی نەیدیتیە دەبی چێ دیتیبی ئاخر لەوێ دیار دەبی چەقوی لێدرایەیان نا چۆن دەزانی تەقریر توبی چی نووسرا لە کاتێکدا تەنیا دوو دکتۆری ئینگلیزی دیتیتیان دەرنەچوە تۆ چۆن لێدوان دەدەی بە ناوی گۆڕان لەم وڵاتی ئەوروپایە هەر کەسێک ئەچێتە خەستەخانە بۆ 1 سەعات بکەوێت بۆ 2 سەعات بکەوێت بۆ 1 هەفتە لە خەستەخانە بێت لەگەڵ دەرچوونی یەکسەر وەرەقەیەکی هێنێ کە هەموو معلوماتەکانی تایە کە تووشی چی بووە و عینەن سەعات راپۆرت دەدەنەوە بە جیپەکەی من نازانم دەسویت یاسایەکی تێدێ هاوڕێیان ئێستا جێتان لێبوو لە 6 چرکەکەی یەکەم کە سێجا لە سێک دووبارەم کردەوە دەرێت تەقریرمان لەدەستە لە ڕووداویش خەڵکی چاواشە کرد ئێستا دەرێ لە دەمی برادەرەکانیم جێ لێ بوو
بینە سەرچا بینە مێشتی خۆتان کابراایەک دێتە سەر تەلەڤیزیۆنی لە ڕوودا و دەرێتن تەقریتوبی بەپێی تەقریتوبی بەپێی تەقریتوبی بەپێی تەقریتوبی ئاوانە یەک سەفتە تەقریتوبی ڕێز دەکە ئێستا دەرێت لە دەمی برادەرەکانیم جێلێ بووە ئێکاکە ئەوانەی لەوێن دەربووینە بە ئیسماعیلی شۆ تەقریتوبی نەدیتە ئەوە خاڵی دووەم ئەوەش هەردرۆ بوو کاک فواد عیبە وەڵڵا عیبە بە شەرەف عیبە عیبەکەش لەوەیدایە یعنی ئەو کوڕە لە هەولێرێ سەد شاقی خوا لەسەر گۆڕان لە بەریتانیا گۆڕان لێیدا ئەوجە توش هاتی لە 2023 دۆسیەی لێدان و ڕفاندنەکەی بەلا ڕێدا دەبێت تر بەهەرعا ئەوە خاڵی دووە ئەوەی لە بەریتانیاسی کە داخلی نەخۆشخانە بێ دکتۆر فەحسی دەکا ئیشاعی دەگرێ تەداوی دەکا ئازارێکی هەیە بە هەر جۆرێک لە جۆرەکان بێ لە عینەن کاتی دەرچوونە وەرەقەیەکێ دەنێ کە وەرەقەی دەرکردنی ئەم نەخۆشیە لە نەخۆشخانە ئەم راپۆرتەی ڕاتەخۆ بۆ پێقەی دەڕواتەوەکە تقریری طبیەکان تقریری طبی هەیە نەمتوە لەو بەشەی کە پەیوەندی بە تەقریر طبی هەیە کاک فواد باسی مەسەلەی GP و میپی ئاشتانیە زۆر بە ئەوەی باز دەکات هەموو برادرانی بەریتانیا کە بەخۆم لە بەلجیکامە و سیستەمەیە بڕۆ خەستەخانەی یەک وەرەقەت نادەنێ لێک حاڵەت وەرەقەکەت دەدەنێ کە ئیش بکەی من چەند جارێک ئەو حاڵەتم توش بوو ئەم ئیش دەکەم لە بەلجیکا کە نەخۆش دەبم لە خەستەخانەی داوای پرۆڤێکی دەکەم لەوەی بنێرم لە سەر ئیشەکەم هێناویت کە هیچ نادەنێ هەمووی دەستە سەر ئایدی کارتەکەت کاک فواد چۆن دەڵێ هەر کەسێک بستە خەستەخانەی یەکسەر وەرەقەی دەدەنێ برادرانی ئەوروپا ئەوم لە کۆنفێرم بکەنەوە برادرانی بەریتانیا بە تایبەتی تر ئەوە سێ من لەسەر ئەو سێ شتەی لەسەر مەسەلەی تەقریر توبیەکەش ئەوە دووبارە دەیسەلمێنین کە ئەوەشیان درۆێ خاڵی کۆتایی لە کۆتایی قسەکانی ناو بەرنامەکەی کاقادری لەگە کاک فوادی لێی دەپرسی پەیوەندیتان بە ئیسماعیل وە کردیە سەرەتا دەرێ ژمارە تەلەفۆنی ملانیە دواتر دەرێ لێی بپرسە بزانە پەیوەندی پێکرایە یان نە هاوڕێیان بڕواتان هەبی لە پاش ئەو گفتوگۆیە کە لەگە کاقادری کردیە شەو بووە ڕۆژی پاشی بەیانەکەی تەلەفۆنی لە کاک ئیسماعیلی کرد لە هەواڵی پرسیە لەوێن دەریش هەر لە ناو ڤیدیۆکەی ئێستا هەردووچی دادەنیم سەرتا دەرێ لام نییە دواتر دەرێ لێی بپرسە قسەکانی خۆی لە بیر دەستەوە لە بەرەوەی درۆیە دەرێ لێی بپرسە بزانە تەلەفۆنم لۆ کردیانە بەڵێ لۆت کرد ڕۆژی پاشی بەرنامەکەی کاقادری اسماعیل کرد کاک گۆران کاک فەرما فوات من نەکە ژمارەیم نەبووە بەڵام بۆ بەرادرانەمان بەڵێ کاک فوات تو بەرپرسی ئەو کوڕە جەبەروتەچی یەکێک لە قوربانیەکانی گۆ بوو ئەل لە بەر هەندێک شەڵات چۆن پەیوەندیت پێوە نەکردیە کە ڕوبەڕووی ئەو هەموو شتە بووە جێگلەینی ڕەخنە لە خۆت بگری بۆچی جێگلێم کەسێک ئەگەر گۆڕانیش نەبیبی کۆن ئەگە گۆڕانیش نەبی کۆن قوربانی دەرێکتان بوونە لەو هەولێرەی کە کەم کەس زاد دەکا بچێ سەردان بکە دەربەدەرە دێتە ئێرە ڕوبەڕووی ئەو پرۆسەیە دەبێتەوە کاک فوئاد کە دەیناسێ ئەگەر هەر شتێک بێ شتێکی وا ڕوودا وەکو کەسێکی ئازادی خواست چۆن پەیوەندی پێ ناکەم بڵێم کاکە نیگەرانین لە وەزعات تۆ هاوادارێکی خۆمان بووی چت لە ئێمە پێ دەوێ یعنی جێگلەی ئەگەر لە خۆی پرسیت وڵامی دەداتەوە من پێ دەڵێم تۆ وەکو گۆڕان خوازێک من نەزانم ئەگەر لە خۆی پرسی لێ پرسە وڵام دەدات لێ پرسە وڵام دەدات لێ پرسە وڵام دەدات هاوڕێیان من لەم ڤیدیۆیە مەبەستم یەک شتە بزانن هەموو ئەو کار و چالاکیانەی کە ئێمە دەیکەین نەڕقی شەخسیمان هەیە و نە مەسەلەی عەشایری شەلەکنەمە بەڵام زمانی قسەکردنمە زمانی گفتوگۆمان
زمانێکی سادە و ساکارە، ئەویش بەئان قەست. هەموو ئەو چالاکیانە ئەمە دەیکەین بڕاتە نەبی هاوڕێیان. ئێستا ئەمە لێرە هەمومانە و برادەرانەی کە وەکو شێوازێک لێک تێگەیشتینمان لەگەر یەکتر هەیە، های لایف دەشین، ئیش خۆمان هەیە، ژیانی خۆمان دەکەین، زۆر خۆش دەژین، بەڵام لەگەڵ ئەوەش دێین کات و وەختی خۆمان لە پێناو مەسەلەکی کە منەت نییە لەسەر خەڵکی کوردستان دەیکەین، بڕوای مەیە دەبەخشین. ئینجا هەموو ئەو برادەرانەی دوونێ بژی دەست خۆش هاو کاک فوادا فزەی نهات لەسەر مەسەلینێ مەسرووری هە لە بەریتانیای بوو سەدانی وەکو کاک فوادی دێن ئەوڕۆ دژی ئەو مەسەلەیە ڕادەوەستن. لەبەر چێ؟ لەبەرەوەی زەرەری کەسی خۆی تێدایە بەشەکیان، لەبەرەوەی حیزبەکانیان هیچ نامینێ، بەشەکیان هەر زۆر بەبێ بیرکردنەوە بە دوای ئەم بابەتە کەوتونە، بەشەکیان کاکە عەسوودیە وەڵڵا پێی ناکرێ بە شەڕەف و چیمەی پێ بکرێت 100 قات وەکومە دەکە. لێ دێتن لەو ڕوانگەی ئامانجێک دەپێچی کە بە شعوری و لاشعوری خزمەت بۆ دەسەڵاتەیە. چۆن خزمەت بۆ دەسەڵاتەیە هاوڕێن؟ یعنی بینە بەر چاوتان پارتی وێچێتی بە گۆڕانیشتەوە، هەتا ئەو کۆمەڵە گەنجەی کە لە گۆڕان تەمەڕودی کردیە نەهاتە ناو ساعەکەی بەرپرسانی پارتی وێچێتی تڕاترێنیان بوو لە ئەوروپای بە کەیف خۆیان دەسوورە لە ئەوروپای لە خەڵکیان دەدا وەکو ئێستا گۆڕان داهێنانی کردەوە کە 2023 بەڵام ئێستا گەورە گچکیان ناوێری و بەردەوام دەبین. ئەوە خاونی ئەو دەسەڵاتە بۆگەنێ، خاونی ئەو گەندەڵ و دزانەیە کە ڕۆژێک لە ڕۆژان بە ئیسرعات بسوڕێنەوە. ئەمە سۆپڕمانیش نینە تێدەگەی بەڵبە شاتریش نینە بگەینە هەموو شوێنێکی. بەڵام بەڕاستی ئەمن بزانم لە هەر شوێنێک برادەرێک هاتیە کە کاتم هەبی وەختم هەبی دەچم ڕیسوای دنیا و قیامەتیشی دەکەین وە کردی چشمان. حیسابی قەمان هەیە لە 2019 ئێمە چوونە سەر نوێنەرایەتی تێر و پڕهێلکەمان بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمدادا کە وەکو کۆمپانیاشە لە بەلجیکا هانەک ئەشخاص زانە کەسێک لە ئەوروپای لە دەروی ئەوروپای دێتە بەلجیکای جیاوازە لەوەی ئەتوو بچێ کۆمپانیایکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لە بەلجیکای کۆمپانیایکی سنووردارە بۆ بازرگانی گشتی. چوونە سەر نوێنەرایەتی تێر و پڕهێلکەمان پێدادا کە یەکەم جار هێلکەوەشاندن ئەو شەڕەفە بە بەرامە کەت لەگەڵ کاک پێشڕە و کاک کارزان بە یەکەوە بووین کەچی ئێستا وەکومەی پێ ناکرێت دێ 100 قسەمان پێ دەرێ. بە هەر حاڵ هاوڕێیان ئەو شەرەفە بە بەرەمەکەت ئێمە ئەوەمان کرد و بەردەوامیش دەبین. یعنی دەمەوێت هەموو خەڵک بزانی لەبەر ئەوەی ئێمە بڕوامان بە ئایدیای ناتوندوتیژی هەیە، ئایدیای ناتوندوتیژی دوو لە ڕێبەرانی بوونە قوربانی برادەرە نزیکەکانی خۆیان. ئایدیای ناتوندوتیژی سیستەمی بەرەنگاربوونەوەی ناتوندوتیژی غاندی داهێنا. چێ غاندی تیرۆر کرد؟ نزیکەکەی خۆی. لە لایمە زۆر ئاساییە ئەوانەی ئێستا برادەرمانن بێ هەزار قسەمان پێ برێن بمان کوژن بمان فرۆشن لایمە زۆر ئاساییە بەرێ بڕوامان پێ. مارتن لوتەر کینگ چێ کوشتی؟ ئەوش هە لەسەر سیستەمی ناتوندوتیژی بوو. چێ کوشتی؟ یەکەکی خۆیان. ئێستا ئەمنەوەی دەبینم لە 2023 برادەرەکانمان ئەوانەی کە ڕقی شەخسی و حەسوودیان هەیە دێن خزمەتی دەسەڵات دەکەن. یعنی ئەو پرسیارە لە هەر هەمووتان دەکەم هاوڕێیان ئەگەر ڕاوە دوونانی ئەو بەرپرسانە نەمینێ چێ قازانج دەکە؟ چێ قازانج دەکە؟ چەتەکانی کوردایەتی، چەتە سیاسی و ئیداری و حیزبیەکان ئەوە خەونتانە قەت لێ ناگەڕێنەوە بێ. ئەوەندەی پێمان بکرێ دەیکەین کە پێشوان نەکرێەوە نایکەین تەواو. وەکو وتم نە تەڕەزانین نە بەلبەر شاتڕین ئەوەندە توانایمە هەبی دەیکەین. بەڵام دەبینم کۆمەڵە خەڵک دێ ڕەخنە لە ئیسماعیل دەگرێن ئیسماعیلەوە ئیسماعیلەوە کاکە وەڵڵا مەسەلەی ڕەخنەگرتن لە ئیسماعیلی پەیوەندی بە حەسادەت
ئەوەی ئیسماعیل پێی دەکرێت بە کەسیکە ناکرێت یعنی هاوڕێیان من یەک نمونە دێنمەوە من لە 2012 کۆمەڵێک برادەرمانە دەزانن لە هەولێرێ هەمان ئەو بەزمەی بەسەر ئیسماعیلی هات بەسرە من هات لەسەر گۆڕان لە ناومات بە دەرگا ئەمنیان بردە دەرێ ئەمنیان فڕاند چینەکی خۆشیان لێدام کە من شانازی پێوە دەکەم بڕات هەبی یعنی هاوڕێن کە زۆ تێنەگە ئەوە شانازیە دەزانن کاریگەری تووچێ لێ دێن بە قسە بەرامبەرت ناوەستنەوە دێن هێزت بەرامبەر بەکاردی تێر و پڕیان لێدام مانگێک لە ماڵکەتم ئێستاش دەستم ها ئەوە سەقەت بوونی گۆڕانە ئەو قۆرتاییە باشە مانگێک لە ماڵکەتم دواتر چوومە ناو KNN مقابلەی بکەم لە ناو تەلەڤیزۆنی ئەمنیان فڕاند جارەچکە ئەو ڕێباز فارۆقی ئامۆزانمایە بێکۆ هەردووکمان گۆڕان بووینەوە دەمای لە ناو تەلەڤیزۆنی KNN ئەمەیان ڕفاند بێ کەڕامەتان لە KNN باسییان نەکرد خۆ هەمووی مایە نەیانگۆ کاکە هاسووراوە چیمە لێی درایە هاتیە لە ناو تەلەڤیزۆنی بەرنامەی دەکات وا دەیڕفێنن بکەینە هەواڵ بەس تێرەوەی خەڵک نەترسێ ئەم گلەیم لەوەی نییە ئەو دەمای هەموو شتێکی گۆڕانە قبوڵ بوو گلەی لەوەش ناکەم بەڵام ئێستا هەمان بەزم بەسەر ئیسماعیلی هاتیە و پارتیش نییە ئەوجارەی ئەوجارەی گۆڕانە ئەوجا کۆمەڵە خەڵک دێن هەزار قسەی بە ئیسماعیلی دەرێن کورەوەڵڵا و بێکەرامەتیە یعنی ئینسان ئەوەندە بێکەرامەت بی کورەوەڵڵا ئەوەی بەبەر ئیسماعیلی کە تێ یەک شانازیە مەدالیەی شەڕەفە شەڕەف کە بەبەر هەموو کەسەکی ناکەویتن ئەوە شەڕەفە وای لەو دەسەڵاتەی کردیە لەو بەریتانیای لەگەر کۆمەڵە خەڵکیکە ئیسماعیل و شوان بە تەنهانینە کۆمەڵە خەڵکیکەی جەربەزەی وەکو ئیسماعیل و شوانی ئەو ڕۆژە بینیتان چۆن بە گروپ کۆبوونەوە دواتر بە دەرگە ئیسماعیلیان برد دێن ئەو بەریتانیایی لە چەتەکانی کوردایەتی دەکەنە زەقسەقا قەیسەریان لێ دەکەنە کوشنە مشک ئەوە توانا و هێزی ئیسماعیل و هەموو ئەو هاوڕێیانەی ئەوە وایان کردیە هەموو حیزبەکە پارتی گۆڕان یەکێتی نەوەی نوێ قەڵەمفرۆش ڕق گەمژەیی هەمووی کۆ کردیتەوە بەیەکەوە دشی ئەو ڕەوتە ببۆستنەوە کە خەیاڵیان زۆر خاوە بۆیە من زیاتر لە کاتان ناگرم تەنها مەبەستم بوو ئەوە بوو ئەو کورتە ڤیدیۆیە کە بە دوو شتی بچووک کە وەکو بەڵگە دەردەکەوێت وەشتی زیاترمان لەکنە و دەشزانن لە لامانە ئێمە بڵاوی ناکەینەوە هیچی تر بەڵام ئەو پرۆسەیە ئاوایە دوور و درێژە یعنی هاوڕێیان کاک مەچی 2000 هێشی کراسەر لە بەرلین ئەمن لە بەلجیکای کاقادر لە سوید کاک شڤان کاک ئیسماعیل ئەوانە هەموو هجومیان کرایتە سەرێ و ینی لێیان درایە لەسەر چێ لەسەر قوتی خەڵک ئێستا ئەوە چەند ساڵ پێچووە هەتا ئێستا دۆسیەکە بەردەوامە ئەوجا برادەران دێ ئەرێ ئەوە لۆ نەگیرە ئەرێ کاکە ئەوە لۆ نەبووە یەکسەر بە مەتاڕی داهاتەوە کورە عەقڵ بینە مێشکت ئیسماعیل لێ درایە نەک تیرۆر کرایە ئەوە دووشتی جیاوازن دوو لەو بەریتانیای ڕۆژانە خەڵک دەکوژرێ لەو سویدێ لەو بەلجیکای 1000 دۆسیەی بەهێزتر هەیە ئەو مانایوەنی ئەو دۆسیە بێهێزە بەڵام ئەو دۆسیە کاتی پێویستە ئەتو دەی دانیشتی لە کوردستان بە ئاوازی کوردستان وە دەزانی ئەوە دەسەڵاتی پارتی وێچێتی یەکسەر کابراایەک هەر وشەکی لە فەیسبووکی بنووسیتن یەکسەر بێن لە مارێ بیفڕێنن سبێنی بی بە نەدادگای شتیوانیە لەوە ئەوڕوپای شتیوانیە پرۆسەیە دوور و درێژە ئەمە پێت دەڵێم مەچی هات لە ناو ماڵی بیستێنن بێ کامێرە هەیە کەسەکان دیارن ڤیدیۆ هەیە بەڵام هێشتا پرۆسەکە بەردەوامە یان کۆمەڵە خەڵکیکە دێ ئەرێ ئەولۆ وێنەکان بڵاو ناکەنەوە ئەولۆ ڤیدیۆیەکان بڵاو ناکەنەوە گورکاکە پرۆسە هەیە لێرکانە پرۆسە ناتوانی هەموو شتێکی بڵاوکەیەوە ناتوانی بۆیە من زیاتر کاتان ناگرم هەر ویستم ئەوە بزانن هەموو
قەڵەمفرۆش و جاش و بندیوار و ئەوانەی بە گەمژەیی بە دوو ئەو قەڵەمفرۆش و جاشانەکەتینە لەگەر پارتیتان لەگە گۆڕانتان لەگەر نەوەی نوێتان لەگەر یەکێتیتر هەر هەمووتان خڕبنەوە ئەو ڕێبازە پیرۆزەی ڕیسواکردنی چەتەکانی کوردایەتی کە ڕێبازەکی بەکارنەهێنانی هێزە هێلکە هاویشتن کاکە لەو بەریتانیایی 200,000 هێلکە لە نێچیری درا پۆلیس لەوێندەرم لۆ کەسی نەگرت لەبەرەوەی ماف لە سەرۆک وەزیران دەدرێتن لە پاشای دەدرێت لۆ نایانگرن مافە ئەو پەڕی دەچی باجەکەت ئەوەیە گە بسی شکات لێ بکە پرۆسەکی دوور و درێژە وەکۆی ئێستا ئیسماعیلیە ئەو پەڕی چاکەتەکەت پێدەکردەوە یان لە حاڵەتەچکە لۆ دەشوە بەڵام من زیاتر کاتان ناگەم هەرتەنا ئەوەندە بزانن شتمان زۆر لەکنە بەڵام ئەوەندەی کە دەتوانین بڵاوی بکەینەوە لە ئێستادا ئەوەیە ئەوان کە شەر دەگرین لۆ پرۆسێتیکە بەڵام ئاخر قسە دەکەمەوە ئاخر قسە یاسی دەنگت بە تۆمارکراوی هەیە پاشە برادەرەکانی خۆت نزیکەکانی خۆت پەرلەمانتارەکان گۆڕانەکان هەمیان دەزانن کە ئەتولۆ کوڕەتدایە بەڵام هەمیان بێغیرەتن ئەوجە ببینە لە ناوانە محەممەد حاجیە قیت دەبتەوە لە وەختی انتخاباتی دەنگەکە دژی گۆڕان بەکاردێنی دابڕۆدەی انتخابات دژی گۆڕان بەکاردێنی زەبا گۆڕان ئەوها بڵێن چێ بێ کەرامەت بیتن دژی مێژووی خۆ ڕابۆستەوە ئەوە ئێستا ینیەوە بە هەر ئاخی قسەبی ئەو ئێستا نۆشێروان مابایە یاسینی دەرکرد بوو ئەو فادەشی دەرکرد بوو بەڵام لەبەرەوەی کا عومەرە کاتەچی خۆش ماڵاوە